خورما شاز و دەرەجەیەک ئەمە چی وێنەوە باوشی لاوی جیا ئەمە سونەتە لە هەموو ماڵەکە بێ خورما شاز و دەرەجەیەک وەڵا ئیشەکەی خۆم من شاگردم لێرە حالێن بەس ئیشی خورمام کردو ناڵم نەم کردو بەس 5 ساڵە خەریکی بەقاڵیمە ئەنواع شتە فرۆشم لە خزمەتانە باسی جۆری خورماکانم بۆ بکەی جۆری خورماکە ئەنواعی دیایە وەڵا چی بێ بڵێم بەرحی تایە ئێرانی تایە ئەنواعی دیایە باشە باوکی لاوی ئەم دەستەواژە لە چیوە هاتووە ئەو جۆرە لە حنەوتنە لە چیوە هاتووە چۆن بۆ ئەم بیرۆکێت بوات وەڵی باوکی لاوی هەل لای خۆم و شتەکەی دەرێنانەکەی گشتی خۆم بووە لەلایەن کوڕەکەمەوە بۆ ماتوەتەوە کوڕەکەت ناوی لاویە بەڵێ حالێن لە بەردەمتایە خەڵک چەند تا چەند دڵخۆشن بەمە بانگت بکەن وەڵی دڵخۆشن گشتیان پێیان خۆشم مناڵ جارەوە مناڵ هەر ئەڵە بۆستە باوکی لای با ڕسمێ بگرین هەر مناڵی باوکی دیێنێتی و ڕسمەگرە لەگەڵمانە خەڵک بە دڵخۆشیەوە گوێ لە تۆ گرەکاری باوکی لاوی ئارە وەڵا گوێی نەگردایە لە تیکتۆکە ملیۆنێ لایکی بۆ ناوە باوکی لاوی باشە ئەو بۆ شوازی خۆت ئەدەی بڵێ باوکی لاوی باوکی لاوی بۆ هێناوی خورمای شاز و دەرەجەیەک ئەمە چی وێنەوە باوکی لاوی خورمای بەرحی بۆ هێناوی شاز و دەرەجەیەک ئەوەش کاکە لاوی